ئێستا ئەمە گەمەی زۆر خۆش دەکەین بەیەکەوە. بەس لەگەر گەمەکردنەکەش فێری ئەوە دەبین کە کوو گەمەی بکەین. خۆمە نابی یەکسەر کە گەمەمان کرد هەمومان خۆمان بە یەکتری دادین و گەمەکەی بە ناشیرنی بکەین. وانە ڤارتۆ دەبی گەمەکەی بە جوانی بکەین و برادەرەکەشمان ئەزیەت نەدەین، بەری نەدەینەوە یان شەڕی نەکەیان بڵێن ئەمن هەڵدەستم، هەمومان هەڵدەستین، هەمومان گەمەی دەکەین، بەس دەبی هەندێک چاوەڕێ بکەین بە سڕە هەڵدەستین. باشە؟ گەمەکی زۆر خۆشمان هەیە. یەکەم جار تالاخان و با کاکە دادیار هەستی یاڵە. دێڵە تالاخان وەرە. ڤارتۆ توش دوای هەڵدەستی باشە؟ جارێ دانیشە. ئامادەن؟ چەپڵە لە بۆ برادەرەکانمان لێ دەدەین. 1 2 3 دەست پێکەن. یاڵە چەپڵە. تالە دەیباتەوە یان دادیار؟ تالە دەیباتەوە باشە. تالە دەیباتەوە یان دادیار؟ زۆر باشە. ئێستا دێمە لای تو. تالە دەیباتەوە یان دادیار؟ تالە؟ دادیار. تالە دەیباتەوە یان دادیار؟ تالە یان دادیار؟ زۆر باشە. با چەپڵیان لە بۆ لێ بدەین. هێشتا دەی ئێستا دێم. باشە ئێستا دێم. چانیان دەبەنەوە؟ باشە دەست. باشە. تالە. باشە. ئەو جارە دەکەینە دادیار. ئەو جارە دەڵێن هەردووچیان. یاڵە هەردووچیان. چەپڵە هەردووچیان. دەیکا بزانین. دەی. ئافرین. دەیێشتا ئەوەشمای دەی هەر بژی با چەپڵەچیان لە بۆ لێ بدەین.